ناوم شێنە ساڵحە مامۆستام لە ڕێالشولەیەک لە میلهایم بۆ مامۆستاکەم دەرزی ئەڵمانی و سیاسەت و کۆمەڵناز و فەلسەفەم هەڵبژارد. ئێستاش ئەم کتێبم بە چاپ گەیاندووە لەبارەی فەلسەفەوەیە کە پێک هاتووە لە 8 کاپیتڵ و هەمووی ڕێپێدراوە لەلایەن وەزارەتی پەروەردەی ئێنێڤیەوە. تقریباً 144 لاپەڕەیە پێک هاتووە لە 62 یاریەوە. من یاریەکانم بەستۆتەوە بە مۆزوعی دەرسی فەلسەفە و بۆی مناڵەکان 40 دقە 60 دقە 90 دقەدا ننیشن خۆشی لێ ببینن لە دەرزەکەم و ئیشەڵا ئێوارە لە بەرنامەی دیاسپۆرە لە ڕوودا و زیاترتان بۆ باسەکەم. شەنە خان زۆر بەخێر بێ. ئەوەی کە بۆم گرنگە بەڕاستی بیزانم بۆچی گرنگە منداڵان لەو تەمەنەوە بڵین بە منداڵی لێرە لە ئەوروپا پێیان گرنگە کە فەلسەفە بخوێنن. لە ڕاستیە خۆی مناڵ لە عمری 3 ساڵیەوە بزانم پرسیاری زیرەک لە دایک و باوکیانەکەن. جاری وایە ئەڕێ بۆ پیاسە سەرێکی ئاسمانەکە ئەڵێ دایە بابە چی هەیە لە دوای هەورەکانەوە، ئایا خوا هەیە؟ بەعزە پرسیارێک وەبزانم لە کولتوری ئێمە هەر بۆ نییە بیشی کەیت و یان بەلای دارێکە بڕۆی ئەڵێ ئەو دارە هەستی هەیە، دارەکە ئەتوانێت هەناسە بیە، یعنی پرسیاری زۆر جوان جوانە کە لە مناڵەوە خۆیەت لەو باوەڕا مناڵ خۆی زانان بێ خەبیر بێ لەو مەجالێ. بۆیە لێرە پێیان گرنگە کە گفتوگۆ فەلسەفیانە بکرن. کاتە بە چه شێوەیەک مژاری فەلسەفی بابەتی فەلسەفی بۆ منداڵان لێرە ڕوون دەکرێتەوە؟ باسیەوەت کرد بۆ نمونە دەڵێ ئەم دارە ڕۆحی هەیە ڕۆحی نییە، ئەمە چۆن ڕوون دەکرێتەوە بە زمانێکی سادە بۆ منداڵان؟ ڕاستەکەی لە ڕاستیە زۆر بە قسە بە مناقەشە بە باس، بەڵام بە جۆری یاریش هەیە. من لەناو ئەم کتێبە 62 یاریم نووسیوە کە بەستومە بە مۆزوعی فەلسەفیەوە کە لە وەزارەتی ئەڵمانی ئێنەڤێ پەروەردە ئیراوە. بەڵێ اینجا طبعا نەتوانی بە ڤیدیۆ بە گۆرانی بە ڕەسم بە وێنە. ئێستا من یاریەکەم هێناوە بۆ بینەرەکانیشمان ئەگەر ڕێم بیت بیکەن بێکەوە و دەمێت کامێرەشی لەسەر بێ یەکێک لە کامێرەکان بۆی جوانتر ببینین کە نمونەیەکە چۆن بە یاری فەلسەفە بۆ منداڵ لێرە ڕوون دەکرێتەوە. مەسەڵەن بە مناڵەکان ئەتوانین بیانکەین بە گروپ، یعنی بە چوار بڵین 4 کڵاوتانینە کڵاوەکان ئەتوانن بیکڕن. بەس لە ڕاستیە مامۆستایسە من خۆم ئەو نەشت ئەکڕم کە بڵین گرنگ نییە ئەشتوانی لەگەڵ تەلەبەکانە ئەو شتی کە ئەتوێ خۆت دروستی بکەیت هەتا زیاتر چێژیشی لێبینن مێشکی بڵێ. ئێستا بڵین ئەمە 4 کەسن لەسەر جەزیرەیەکن گیراون، پێیان ئەڵێن ئەگەر یەکێکتان بڵێ ڕەنگی کڵاوەکە و چ ڕەنگە بەرتانین هەتاکو کارتێکیشتان ئەینە ئەتوانن ئاڵتونەکە بدۆزنەوە لە جەزیرەکە. بەس بڵین ئەمە دیوارێکە لە بینی ئەم دوانەیە. پێیان ئەڵێن 2 کڵاوی ڕەش هەیە کاتە تەنیا یەکێکیان شاردراوەتەوە. بەڵێ وانە بەڵێ بەس ئەزانن کە 2 کڵاوی ڕەش هەیە و 2 کڵاوی سپی هەیە، بۆیان نییە بێکەوە قسە بکەن و بۆیان نییە سەیری دواوەش بکەن. اینجا بە بیرکردنەوەیەکی لۆجیکلی ئەبێت یەکێک لەمانە بڵێت ڕەنگی کڵاوەکەم چییە؟ ئێترەوە بیرکردنەوەی ئەوێت. خۆی زۆر ئاسانە لێرە توانم من بڵێم بۆ وتمان 2 ڕەش و 2 سپی هەیە وانە کەواتە ئەبێت ئەمە قسە بکات لەبەرەوەی ئەمە ڕەشێک و سپیەگە بینێ، چونکە ئەگەر 2 سپی ببینایە یەکسەر ئەیوت ئەوەی من ڕەشە، بەس 2 سپی نبینێ و 2 ڕەشیش نبینە، سپیەک و ڕەشەگە بینێ کەواتە کڵاوەکەی خۆی یان دەبێت سپی بێ یان ڕەش بێت، چونکە کە قسە ناکات نایزانێت ئەمە یەکسەر تێئەگات ڕقم 3. بەڵام مادەم ئەو قسە ناکات کاتە کڵاوەکەی من سپی نییە، چونکە سپی بواە ڕێک ئەیوت ئەوەی خۆی ڕەشە. بەمە هانی منداڵ دەدەن کە بیر بکاتەوە نیە؟ بەڵێ ئەو وەڵامانی کە وەری دەگرن ئەو جوابانەی وەری دەگرن جوابی ڕاستنی منداڵەکانیان زۆریان دەبێت پێی ناڕەحەت دەبن دەڵێ ئەمە چیە قورسە نامەوە مێ یاری بکەم. ڕاستەکە ئەو نەوعەش هەیە و بەڵام لە ئاخیرە کە پێی ئەزانن بە چ ڕێگەیەک ئەتوانی بێتە سەر لۆزومەکەی سەر چارەسەرەکەی ئەو کاتە پێیان خۆش و هەتا پێشی گەورە ئەبن و ئەچنەوە ماڵێ لەگەڵ دایک و باوکیشیان عینەن پرسیارەکەن کەواتە فکرەکە ئەوەیە کە بە یاری
پرسیاری قرس بێنی بۆ منداڵ پرسیاری فەلسەفی قرس بەڵام بە یاری وای لێ بکەی بیر بکاتەوە نەک پێی بڵێ بۆ نمونە دموکراسی زۆر باشە پێ دەڵێ دموکراسی ئاوایە دیکتاتۆری ئاوایە دموکراسی زێڕەکە دۆزیەوە بەڵام دیکتاتۆریەکە ڕەنگە هیچ نەدۆزیەوە کام مەسەلە فەلسەفیان ئێستا من باسی دموکراسی و باسی هینم کرد باسی دیکتاتۆریم کرد کام مەسەلە فەلسەفیانە باز دەکرێن لەگەڵ منداڵ لە ڕاستیە خۆی مناڵ وەکوتم مۆزوع ئەهێنێت یعنی مناڵەکان لە کۆمەلگا چی ڕوو بدا یەنەوە ماڵەوە یان لە پۆلیتیکا چی ڕوو بدات یەنەوە باسی ئەەکەن ئەوە جۆرێکە لە فەلسەفە بەڵام ئەکەوێتە مۆزوعەکە ئەکەوێتە سەر ئەوەی بە چ توێژێک بە چ چینێک بە چ تەمەنیەکەن لە بەرەوەی مۆزوعەکان تەبعاً بە عمر و بە ڕەگەزیش ئەگۆڕن ئێستا من ئەتوانم لەم کتێبە باسی حەو مۆزوعی گەورەم کردووە ئەتوانم پێشکەشتان بکەم مەسەلەن باسی کەسێتی مرۆڤەکە پرسیار لەبارەی مافەکە سیاست حەق ئابووری حقیقت لەگەڵ مێدیاکانە پرسیار لەبارەی داهاتووەکە لەگەڵ ڕاستی مرۆڤ کامیان بۆ منداڵ زۆرتر سەرنجڕاکێشە ینی زۆرتر قسەی لەسەر دەکەن حەزیان زۆرتر لێتی لە ڕاستیە هەمووی بەس لەو باوەڕام لە مەجای یەکەما بڵێن کە کەسایەتی چونکە بە ڕۆژانە خۆیان کۆنتاکتیان هەیە لەگەڵ ڕەفیقەکانیان لەگەڵ ئایلەکانیانە لە دەرەوە لە ڕاضات و ئەو شتانە یعنی ئەتوانین بڵێن خۆت ژیانە چۆنیە باسی ئەوکە و یەکسەر نقطەکان هەڵەگرین و ئەبێ بە مۆزوعی تر ئەی کاردانەوەی ئەو منداڵانە ڕیاکسیۆنیان کە بۆ منە شتێکیان بۆ ڕوون دەکەیەوەی فەلسەفی بۆیان باز دەکەی چۆنە چ دەڵێن هەموو کە بۆ تۆ زۆر سەرنجڕاکێش بێ طبعاً پێیان خۆشە من ئەوە مەسەلەیەکی پێکەنایشە ئەم کتێبە چۆن پێک هاتووە دوایی لێت بپرسم فەرقی نیە دوو مامۆستای لە مەکتەوەکەمان تەلەبەکان هەموویان بۆ لای من مامۆستا شوێنێ حەزەکەم بینە کۆرسەکەی تۆ حەزەکەم بینە کۆرسەکەی تۆ بەس نابێت ئەبێت سی تەلەبێ ئەوەی من ئەویش سی بێت هەتاوی من تۆزە زۆرتریشە ئەخوایە بۆیان ئەبێ بۆ لای من وەڵا دەنگیایەوە لە مەکتەبەکە مامۆستا شوێنەر یاریەکە توخوا قوڕی کێ بکەم بە سەرماسە مدیرەڵێم هەر یاریەکات ئێتر وتم مادەم وایە بە یاری دەرزەکانم کە لەگەڵ یانایکەم دیارە پێیان خۆشە و پێی گەورە ئەبن و لێ ڕازین بینوسم بەشکم مامۆستا و قوتابیانی کەش سوودی لێ ببینن ئێستا بۆتە کتێبێک لە مەکتەبەکان دەخوێندرێ بەڵێ مامۆستاکان ئەتوانن بیکڕنیان داوای بکەن و ئیتر بەکاری بێنن واش دروستم کردووە کە مامۆستا زۆربەی کاردەسە مامۆستاکانی کە ئاگای لێمانە ئاگیان لێمانە ئەزانن کاتمان زۆر نییە بەڕاستی لە ماڵەوەش ئیش زۆرەکەین وا دروست کراوە کە ئەتوانی یەکسەر کۆپیکێت و لەگەڵ تەلەبەکان تا بەکاری بێنی یان شتێکی بچکۆلی بۆ زیاکەیت خۆت ئەی چی لەم کتێبەی تۆدا و لە مەسلەی فەلسەفەدا بۆ منداڵ نامێ باسی بکەی جارێ لێرە چی هەیە دەڵێن باسی مەکە لە ڕاستیە ئێستا من ئەگەر لە ئەڵمانیاوە سیر کەم هەموو مۆزوعێک توانی باس بکەیت لە وڵاتێکی دموکراتین یعنی ئەڕوات بۆت هەیە بیڵیت بەس چی گرنگە ئەگەر شتێک بەلای منەوە بڵین باش بێ یان مهم بێ نابێت تەطبیقی کەم بەسەر مناڵەکان ئێستا گەر باسی پارتایکین پارتای سیاست پارتی سیاسی ڕەش هەیە سوور هەیە سەوز هەیە نابێ من ئەگەر سوورەکەشم بەلاوە باش بێت ئەبێ لە کۆمەڵگا چەند نەوە هەیە چەند ڕەنگا و ڕەنگن ئەبێ من تەقدیمی کەم و خۆیان بتوانن هەڵی بژێرن کاتەوەش جۆرەکە لە هاندانی منداڵ کە بیر بکەنەوە بەراوردی هەموو پارتاکان دەکەن پێکەوە ئەوان خۆیان بڕیاری لێ دەدەن تۆ بۆچی فەلسەفەت هەڵبژارد زۆر شتی تێکە هەیە بیرکاری هەیە خۆشە چزانم زۆر من بەس فەلسەفەم هەڵنەبژارد لە جامعە ئەڵمانیش دەرزی ئەڵمانیش ئەڵێمەوە و سیاسەت و کۆمەڵنازیش و لەگەڵ فەلسەفەشە فەلسەفە ئەوەی خۆشە وەکو بیرکاری نییە بیرکارێکە تۆزە وشک و برنگە ئەڵێن بە کوردێکی خۆمان ئەڵێ یەک زائیدەن یەک چەندەکە هەر دووە کات لە هەموو دنیا دووە کات فەلسەفەکە ئێستا ئەوەش بەشێکم هێناوە باشە ئەمەدانم تۆ چییە بینی؟ ئەوەی کە من دەیبینم ژمارە 6
بەس من نۆ ئەبینم تاکیدی شەشە لای منەوە شەشە ناهرنۆیە کەواتە فەلسەفە ڕاستی و غەڵەتی لە بیرکاریدا ئەمە ناکرێت لە بیرکاریدا شەشە ڕاستی و غەڵەتی نیانی بیرکردنەوەکەمان ڕەش و سپێتی نییە ئەبێت بکەینە مناقەشە بڵێم تۆ بۆوە ئەبینی دیارە تۆ شتێکی کە ئەبینی شتێکی کە و بیستووە یان یەمە لای تۆ بۆی ڕەئی تۆ شێوازی بینینی تۆ ببینم کەواتە لە ئاخیرە هەردووکمان بە دڵخۆشیەوە توانین ژوورەکە بەجێ بێڵین و بڵێن هەردووکمان هەردووکمان یاریەکی کەشم پێیە ئەگەر مەجالم بێت ئەوەش لە پۆلەکە بڵێن زۆر لەگەڵ تەلەبەکانە بەکارهێنم ئەوەش ئەنواع پێشەوەی باسی ئێستا ئەمە وا لە منداڵ دەکات لێرە کە ڕێی جیاوازیش قبول بکات وانە لە دەرسی فەلسەفەدا فێر دەبێت شەشەکەی من هەر نوێەکەی توێ بەڵامەرەکەمان بە نەوعێک دەیبینین لە کۆتاییدا دەکرێت هەردووکمان ڕاست بکەین بەڵێ ڕاستە بڵێن قیتارێک ئێستێت قیتارەکە بەرەو 5 کەس ئەڕوات ئەگەر قیتارەکە نەوەستێنین 5 کەسەکە ئەمرن بەڵام ئێمە مەجای ئەوەمان هەیە ئێمە لە پاڵنەکەوتین بڵێن ئەزە تۆ کاکێ من دەست بنی بە دوگمەیەکە ئەتوانی ئیحتیجای قیتارەکە بگۆڕی بەرەو 1 نەفەر بڕوە باشە ئەوە لە تەلەبەکانمە پرس پێنج بکوژرێ یا 1 بکوژرێ بەڕای تۆ چیەکەیت خۆی کەس نەکوژرێ باشترە بەڵام ئەگەر ناچاربی دەڵێ 1 باشترە لە 5 مناڵەکانم تەلەبەکانم بە هەمان شێوە جوابێنەوە اینجا من هانیان ئەم زیاتر بیرکەن بۆستە پرسیارەکە تاوانەوە اینجا ئەڵێم باشە بڵێن ئەو 5 کەسی کە پاڵ کەوتون ئەمریان 85 ساڵن یان هەمویان نەخۆشن یعنی ژیانیان بەرەو کۆتایی ئەڕۆ و ئەو یەک کەسەش مناڵێکی تازە لەدایک بووە ژیانی لەبەر خۆیان ماوە ئەی ئێستا چیەکەی ئەمەی تر خورز دەبێت ناتوانانی هەڵی بژێری وانە یان اینجا پرسیارەکەکەنەوە لەم خۆم یەکەنە مامۆستای تۆ چۆن قەرارەی جاری وە ئەڵێم ئەو زەلامەی کە یەک کەسە پاڵ کەوتووە دایکە بێ باوکە بیانی کەسێ بە کە بیناسی لەوانەیە زیاتر بتەوێ ئەو ڕزگارکەی وەکو لەو بیپارێزە و 5 کەسی کە نایناسی چونکە نەژمێنن بیریان ناکەیت ناسی هۆین ئەمە ئەڵمانیا ئەگەر ئەمە ئەم بیرکردنەوەیە لە فەلسەفە بۆ منداڵ ببینەوە بۆ کوردستان دەکرێت بەو هەمان شێوەی ئەڵمانیا وەکو مامۆستا شوێنێ کە کچی کوردستانیشی دەزانی هەرچەند تەمەنت زۆر بچوو بۆ ماشەڵا کوردیشت زۆر باشە لە چاوەی کە بە 6 ساڵی هاتووی بۆ ئێرە دەکرێت ئەمە ببینەوە کوردستان هەم فەلسەفەی لە کوردستانیش بگوترێتەوە بە هەمان شێوە ئێرە بە هەمان شێوە لەوانەیە تۆزە قورس بێ بەس بە تەکیید ئەتوانیت ئێستا با باسی هەر ئەوەش نەکەین دوو کولتوری جیاواز با باسی ئەو بکەین بڵێن سەیری دوو ئایلە ئەەکەین لە کوردستانە هەر ناو ئایلەکە لەوانەیە ئینسانەکە جیاواز بێ لەوانەیە یەکێکی تیابێ کە دوای مادی بێت آخر مۆدێلی سیارە آخر مۆدێلی خانوو سەعات بەڵام لە ماوعیدێکە نێو سەعات بۆ سەعاتی دواکەوێ خۆشی بەغەڵەت دانانێ و داوای لێبوردنیش ناکە لەوانەیە ئایلەیەکی کە بیر و باوەڕی بەلاوە گرنگ بێ لەوانەیە ئایلەیەکی کە زانست و ڕۆشنبیری بەلاوە گرنگ بێ یعنی ئەکەوێتە سەر پەروەردەکە ئەکەوێتە سەر شوێنەکە ئێستا ئەگەر وڵاتێکی دیکتاتۆری هەڵبژێرین وەکو سین وەکو کۆریا وەکو ئێران فەرموو لە پارچەیە قماشەوە بوو بە مۆزوعی هەموو عالم یعنی لەپڕ بوو بە مافی مرۆڤ مافی ژن هەمووە چنە سەرجادەکە مۆزوع خۆی بەرەو پیرەت و ئەتوانی باسی ئەمەش مەسەلەیەکی فەلسەفیە زۆر سپاست دەکەم مامۆستا شوێنێ دەمەوێت ئەمە پیشان بدەم لەم کامێرەیەوە گەر سامان نزیکی بکاتەوە ئەمە کتێبەکەیە دەتوانن بیکڕن وەنیە ئەوانێک بەتاوەتی لێرە لە ئەڵمانیا بە زمانی ئەڵمانی دەست دەکەوێت کتێبی خانمێک مامۆستایەکی کووردە لێرە لە ئەڵمانیا کە تازە چاپکرا و باسی فەلسەفە دەکات زۆر سپاس دەکەم کە لەگەڵمان بووی یەک داواکاریم هەیە لە دایک و باوکەکان ئەگەر مناڵەکان پرسیاریان هەبوو دەم کوتیان نەکەن بتوانن بەزانن پرسیارە چیەکەی بتوانن جوابی بنەوە و هەوڵ بن بێکەوە کە نەشیان زانی کتێب زۆرە ئینتەرنێتیش زۆر سەرچاوە هەیە زۆر سپاس دەکەم